حەیرانی دارایی و زنجیرە ئەڵقەبیانیەکان و تێکچوونی باری دەرونی تاچی کورد بە هۆکاری سەرەکی زیادبوونی ڕێژەی توندوتیژی دژ بە ژنان دادەندرێت لە کوردستان. بەڕێوەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانیش ئاشکرای دەکات ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان ساڵ بە ساڵ لە هەڵکشاندایە. بەداخەوە ئامارەکانی سەرجەم توندوتیژی لە بەرزبوونەوە بە تایبەتی خۆسووتان و خۆکوشتن کە دەکرێت برین ژمارەکان زۆر بەرز بۆتەوە، یعنی ئێمە ساڵی مەبەستمان 2017 بەڵام جێگای داخە ئەم ساڵ بە 2018 دەبینین ئامارەکان بەڕاستی دڵخۆشکەر نینە، یعنی ئەو ئامارانە هەر بە بەرزی ماوەتەوە. ئەگەر سەیری ئەو دوو مانگەی ڕابردوو بکەین بە تایبەتی خۆکوشتنەکان بە تایبەتی خۆکوشتنی گەنج لە 15 سال لە بۆ 20 ساڵ ئەمە ڕێژەکەی زۆر بەرزە، ینی لەناو هەموو چین و توێژەکان سیر دەکەی بە چ کوڕبی چ کچبی، ینی ئامارەکان ڕوو لە بەرزبوونەوەیە. هەرچەندە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر ڕێکخراوی بواری ژنان هەیە، بەڵام ئەو ڕێکخراوانە تا ئێستا نەیانتوانیوە کاریگەریان هەبێت لەسەر کەمکردنەوەی ڕێژەی ئەو توندوتیژیانەی بەرامبەر بە ژنان دەکرێت. چالاکوانێکی بواری ژنانیش بەشێک لە ڕێکخراوەکانی بواری ژنان بە هۆکاری زیادبوونی توندوتیژیەکان دەزانێت. دەڵێت ئەوان لە جیاتی هەوڵدان بۆ ئەوەی دابوو نەریتە جوانەکانی کوردەواری پەرە پێ بدەن، کار بۆ کۆپیکردنی کەلتور و دابوو نەریتی وڵاتانی دیکە بۆ کوردستان دەکەن، ئەمەش بۆ تەزیان بۆ ژنانی کورد. بە بڕوای من پرسی ژنان خۆی لە خۆیدا تا ئێسمە نەمانتوانیوە بە خۆماڵی بکەین، نەمانتوانیوە ئەو پرسە وەکو میلەتێک وەکو خاوەن کیان و چونکە مەش گەلێشین خاوەن دابوونەریت و کللتور و عرفی خۆمانی نەمانتوانیوە ئەم پرسە تا ئێستا بە خۆماڵی بکەین. تا ئێستا ئەوەی کە کراوە بە تایبەت لەلایەن ڕێکخراوەکانی بواری ئافرەتانەوە تەنها تەرجەمەکردنی ئەو پرسە بووە لە ڕۆژئاوەوە هێنامانە تەرجەمەی کوردیمان کردووە. ئەوەی کە ڕێکخراوەکانیش دەیکەن هەتا ئێستا هەر ئەو تەرجەمەکردنەی و لەسەری دەڕۆن و نەیانتوانیوە تەنانەت زیادەیەشی بخەنە سەری هەر وەکو خۆی. گومانیش لەوە دانیم وەکو گوتم ئێمە ملیەتێکین خاوەن کولتور و دابوونەریتی خۆمانین، ئەو پرسە لە ئەوروپاوە بێنی لێرە تەرجەمەی بکەین ناگونجێت لەگەڵ کۆمەلگای ئێمە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بۆ نمونە توندوتیژی زیادی کردووە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان، حاڵەتەکانی توندوتیژی دژ بە ئافرەتان لە ساڵی 2017 بەراورد بە ساڵی 2016 زۆر زیادی کردووە. بە جۆرێک لە ساڵی 2016 7 حاڵەتی کوشتن و 18 حاڵەتی سوتان و 26 حاڵەتی خۆسوتان و 28 حاڵەتی گێچەلی سێکسی زیادی کردووە. سەبارەت بە سێ مانجی سەرەتای ئەم ساڵیش هەرچەندە هیچ ئامارێکی فەرمی نییە، بەڵام بەوتەی بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان ئامارەکانی ئەو سێ مانگەش دڵخۆشکەر نینە. هاوکات ساڵانە لە سەرتاسەری جیهان ڕۆژی 8 مارس دیاری کراوە کە لەو ڕۆژەدا ژمارەیەک چالاکی ئەنجام دەدرێت بە مەبەستی هۆشیارکردنەوەی تاکەکان، بەڵام ئەو چالاکیانەش نەبوونەتە هۆکاری کەمکردنەوە ڕێژەی توندوتیژیەکان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.